من ئێستا لە شاخی هەڕووتەم کە دوێنێ شەو لێرە بەفر باریوە و بەیانی ئەمڕۆ هاوڵاتیان سەردانی شاخەکە دەکەن بۆ تۆمارکردنی یادەوەری و هاوکات چێژبینین لە دیمەنی بەفر لە سەر شاخی هەڕووتا. من لە ژمارەیەک لەو گەنجانی کە لێرن هاتوون نوێت دیمەنێت تۆمارکە سڵاوە لێ بێ چۆن بوو بەم بەیانی هات نێرە. وەڵی داوامان هەبوو ئیتر بینیمان بەفر باری وتمان با بڕین چوار گەنجەمان خۆمانگەی منەوە بەفریان لە وەتە خوێندکارن لەمە حەداوانتی دوای تاقیکردنەوە هاتون جێگەڕاتەوە بڕین مشک سافکەین لە تاقیکردنەوەکە چۆن بووی؟ وەڵی زۆر باش نەبینی تراتی لیرە خۆشیێکی دەربڕین بێتاقەتێکە لابین بۆ سبەی تاقیکردنەوەتان هەیە؟ بەڵێ ئەم ڕۆبە فرتان بینی و جوێک تا وەگرت و بە سبەی تاقیکردنەوە باشە بن؟ بەڕای منە بێ سەبێنین هەروەڵا باشە هەموو کاتێک کە بەفرەباری سەردانی ئێراکەن؟ نزیکە لێمانەوە ئیتر باشە تا چەندێک چێژ بەخشامە بۆ تۆ؟ وەڵی زستان وەرزێکی تایبەتەوەی کرد بەفرەکەشی تایبەترێکە خۆشترە. ئەی دوای سار و سەرما و بەستنەکەی ناخۆش نییە؟ ناوەڵا کێش لە شار نەباریوە لە شار نەباری و ئەزارم لێرە تایبەتە بوو زستان بۆ خۆش خۆبەت بەتاشی دوایە زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای کاتێکی خۆش بۆ ئێوە. بەڵێ لێرەدا چەندین خێزان کە سەردانی ئێرەیان کردووە هەندێک لە خێزانەکان خەڵکی ناوەڕاست و خواروی عێراقن کە عەرەبن نەوێت ئەم دیمەنە لە یاد نەکەنم ئەم خانمە پشکۆلەیەش لێرێ چۆنی لەگەڵ چی هاتووی؟ وەڵا لەگەڵ دایکمە. حەزە لە بەفرە؟ هەر زۆر هەر زۆر حەزەکەم هەموو ڕۆژی بارێ هەموو ڕۆژێ ببارە ئەی سار نییە؟ بارۆڵە ئەم کڵاو و دەستکێش و جوان خۆ پێچاوەتەوە ئەرۆڵە لە پۆلی چەنی؟ چوار ئەمڕۆ قوتابخانە هەبوو؟ ناوەڵا بۆ؟ ئیزندرانی وە سعیمیش کتێبەکەم لەگە خۆمەێناوە و تۆزێک چوومەوە ماڵەوە و سایکەم. چەندێک زیرەشی؟ وەڵا زۆر یەکەمەبی؟ ئیشەڵڵا. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ ئەوەی کایبینن ژمارێکی زۆر لە هاوڵاتیان کە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە تۆ ژۆرە قسێکم بۆ بکە بەفر خۆشە بەلای تۆ؟ ئەرۆڵا زۆر خۆشە بەلامەوە حەزەکەم هەموو ڕۆژێ بارێت. ئەمە چەندەم جارە لەم ساڵە کە ئەچی بۆ ناو بەفر؟ هەر کاتی باری پێ هاتوو. جاری پێشوشاتی بۆ گۆیژە؟ بەڵێ. بەفر چی پێ دروست ئەەکەی کاتێکە ئەبارێ؟ وەڵا شێر بەفرینەوە و شەڕی پێ شێر بەفرینەوە دروست ئەکرێ؟ ئەرۆڵا.